کەناڵی UK4 دەنگ و ڕەنگی کوردستانیانی بەریتانیا. بەناوی خۆی گەورە و میهرەبان ئازیزان خۆشەویستان لە هەر کوێیەک هەن، سەلام و ڕەحمەت و بەرەکەتی خۆی تەبارەک و تەعالاتان لێبێت. بەڕێزان، لە ماوەکانی ڕابردوودا دیسان دەنگۆی جارێکی تر بە زۆرناردنەوەی پەنابەران بۆ کوردستان سەری هەڵدایەوە لەم هەفتەی ڕابردوودا. ئەمە بەڕاستی پەیوەندی بە یاسای ئەم وڵاتەوە هەیە. بۆ نمونە لە وڵاتی بەریتانیا هەر کەسێک کە دێتەنەوە ئەم وڵاتەوە وەکو پەنابەر خۆی تەسلیمی ئەم وڵاتە دەکات و دێتە ئەم وڵاتەوە مافی مانەوەی بدرێتێ بە کۆمەڵێک فلتەرا دەڕوات. ئەم فلتەرانەش لە کەسێک بۆ کەسێکی تر جیاوازی هەیە، لە وڵاتێک بۆ وڵاتێکی تر جیاوازی هەیە. ئەمان سەیری حاڵەتی شخصەکە خۆیەکەن، دواتر سەیری ئەو وڵاتەکەن کە لێوە هاتووە تا چەند ناتوانێت ئەم وڵاتە یان بە معنایەکی تر تا چەند ئەم کەسە خەتەریەت لەسەر ژیانی هەیە لە وڵاتەکەی خۆیدا. مافی مانەوەش لەم وڵاتە مافی یاسای پەنابەری، سیستمی یاسای پەنابەری بۆ هەموو کەسەکان وەکو یەک وایە، ئیتر کورد بێ، عەرەب بێ، فارس بێ، ئەفریقی بێ، بەرازیلی بێ، نەیجیری و خەڵکی هەر وڵاتێک بێ، لەم وڵاتە مەلەفی بۆ دەکرێتەوە، ئەو کەیسی بۆ دەکرێتەوە، کەیسەکەی تەقدیمەکە لە ڕێگەی پارێزەرەکەیەوە، پارێزەری بۆ دەگیرێ، شوێنی حەوانەوەی دەدرێتێ، دواتر دەخرێتە خانەوەەوە، هەمووی بە بەلاش و هەمووی لەسەر سیستمی حکوومەتی بەریتانیایە. ئەم کەسانەی کەوا تەقدیمی کەیس یان کەیسەکانیان تەقدیمەکەن بۆی حکوومەتی بەریتانی مافیان بداتێ یان مافی مانەوەیان بداتێ لەم وڵاتە، بەڕاستی وەکو دووبات یەکەمەوە لە کەسێک بۆ کەسێکی تر فەرقی هەیە حاڵەتی ژیانی کەسەکان لە وڵاتێک بۆ وڵاتێکی تر، بەڵام سیستمەکە و یاساکە بۆ هەموو کەسەکان یەکسانە. ئەمەش چۆن؟ بۆ نمونە هەمان ئەم حاڵەتی کە ئێستا سەری هەڵداوە لە 2005 جارێکی تر سەری هەڵدایەوە. هۆکارەکەشی چی بوو؟ هۆکارەکەشیەوە بوو دیسان گرێبەستێک بوو لە بینی عێراق و لە بینی بەریتانیایە، محاوەلیان کرد و هەوڵیاندا کە کۆمەڵی خەڵک بە زۆرە ملێ بنێرنەوە. بەداخەوە جارێکی تر لە ئێستایەوە دەبینین لەماوەی ئەم هەفتەی ڕابردووە جارێکی تر ئەم کەیسە سەری هەڵداوەتەوە و دەیانەوێت ئەو کەسانەی کەوا کەیسەکانیان لە ئەنتەرویو ڕەفزی دراوەتێ و لە محکەمە یەکەم و دووهەم ڕەفزی دراوەتێ وە کەیسەکانیان داخراوە کابوو فرێشکلێمیان نەکردوتەوەیان فرێشکلێمیان کردووە و کەیسەکانیان وەرنەگیراوە، جارێکی تر چاوپێخشانەوەی تا قبوڵ نەکراوە، ئەم جۆرە کەسانە کەیسەکانیان کە داخراوە ئیتر مافی مانەوەیان بە گوێرەی یاسای بەریتانیان نامێنێت لەم وڵاتە. ئەوان هەوڵەدەن لە بچووکترین دەرفەتدا یان لە بچووکترین کۆنتراکتدا لە بینی دوو وڵاتە ئەو کەسانە بنێردن بۆ وڵاتەکانی خۆیان. ئەمەش بەڕاستی لێرەوە دەمەوێت ئەوە بڵێم خەڵکێکی کوردی زۆریشمان هەیە کە بەداخەوە لە ماوەکانی ڕابردوودا هیوامان هەیە نزیکی 20 ساڵە 22 ساڵە، ئیتر تایەتی بۆ 17 ساڵ و 15 ساڵ و 18 ساڵ و هەروەها تاوەکە گاتە 10 ساڵیش ئەمانە لەم وڵاتە مافی مانەوەیان نەدراوەتێ، بە هەر وەکارێک لە هۆکارەکانیان بۆ حاڵەتی ژیانی خۆیان کەیسەکانیان ڕەفز کراوەتەوە و مافی فرێشکلێمیشیان وە تا جارێکی تر دووبارە داواکردنیشان لێ وەرگیراوەتەوە. ئەم کەسانە ئێستا لە حاڵەتی ئەوەدان بیانێنەوە بۆ وڵاتەکانی خۆیان. ئەمە کە قەرارێک و بڕیارێک نییە ئەمڕۆ دەرچوو بێت، ئەمە لە بەریتانیا هەر هەبوو هەیە، بەڵام ئێستا ئەمە جارێکی تر ڕووی کردۆتۆ لە کوردەکان و کۆمەڵی کورد و کۆمەڵی ئازیز لە وڵاتی بەریتانیا گیراون و ئێستا لە دیپۆرت سنتەرەکانن وا چاوەڕوان دەکرێت بەداخەوە بنێردێنەوە بۆ کوردستان. ئێمە لێرە دەمانەوێت ئەوە بڵین ڕووی دەممان با لە حکوومەتی هەرێمی کوردستان بێ. حکوومەتی هەرێمی کوردستان ئێستا گومانێکی لەسرە بەوەی کە واژۆی گرێبەستێکی کردبێ لەگەڵ حکوومەتی بەریتانیایە ئەو کەسانەی کەوا مافی پەنابەریان ڕەفز کراوەتەوە بە تایبەت کۆنەکان کە کەیسەکانیشان کوردستانە بیانێرنەوە بۆ کوردستان، ئەوان پێشوازیان لێ بکەن. ئەم گومان لەسەر حکوومەتی هەرێم هەیە، بۆیە ئێمە داوا ئەکەین حکوومەتی هەرێم نیازپاکی و نیەتپاکی خۆی بۆ ڕەوەندی کوردی لە وڵاتی بەریتانیا و بۆ ئەو کەسانەی کەسە بەڕێزانش کەوا لە دیپۆرت سنتەرەکاندان راون بە حساب بنێرێنەوە بۆ وڵاتی بنێرە بۆ کوردستان، بۆ ئەوانیش دڵخۆشیەک بێ حکوومەتی هەرێم بەیاننامەیەک دەربکات یان ڕوونکردنەوەیەک بدات بەوەی کە ئەوان نەبوون بە هۆکارێک ئەم خەڵکە بگەڕێنەوە بۆ کوردستان، ئەوان نەبوون بە هۆکارێک بۆ ئەوەی ئەم دەرگایە بکرێتەوە و بە زۆرە ملێ خەڵک بنێردێتەوە بۆ کوردستان. چونکە ئازیزان بڕاتان بێت خەڵکێکی گیراوە ئێستا
مناڵی گەورەیە لە مەکتەبە لە ئاستی قۆناغی ناوەندی و دواناوەندیایە و هەروەها خەڵکێکی 20 ساڵ 22 ساڵ 23 ساڵ لە وڵاتە ئەژی خێزانی هەیە لە وڵاتە و لە چاوەڕوانی ئەوەیە کە ڕۆژی خۆشی جواب وەربگرێت و لەگەڵ خێزان و ماڵ و مناڵەکەی سەفەر بکات بۆ کوردستان. بەڵام ئێستا لە پڕ بچێ بۆ ئیمزا لە کاتی ئیمزاکردنی مانگانەیە کە لە وڵاتە بۆ کەسانە دایانکەوا جوابیان و ئیقامەیان نییە بگیرێت و وا بڕیار بێکە بنێردێنەوە. بۆیە بەڕاستی ئێمە پێش هەموو شتێک پێش هەموو باسکردنێک لە وڵاتە ڕووی دەما لە حکوومەتی هەرێمە ومێ دەکەین حکوومەتی هەرێمی کوردستان بێت بەهانای ئەم خەڵکەوە ڕوونکردنەوەیەکیان بداتێ کە ئەوان نەبوون داوایان کردووە، چونکە حکوومەتی بەریتانیا هیچ کەسێک بە زۆرە ملیۆن نانێرێتەوە بۆ شوێنێک ئەگەر شوێنەکە یان ئەگەر وڵاتەکە عەقدی لەگەڵ نەکردبێ یانوەکو ئەوان دڵنیایان نەدابێت کە ئەم کەسە دێتەوە ژیانی پارێزراو دەبێت. بۆیە بەڕاستی دەبێت ڕووی دەمان لە سەرەتاوە لە حکوومەتی هەرێمی کوردستان بێت. و هەروەها حاڵەتێکی ترەگە بگەڕێنەوە بۆ ناو وڵاتی بەریتانیا، ئێمە وەکو کۆمەڵی کوردی بەریتانیا ئەوەی کە لە دەستمان بێت و یارمەتی بێت و ڕێنمایی بێت بە گوێرەی یاساکانی ئەم وڵاتە، حقت ئێمەش ناتوانین یاساکانی ئەم وڵاتە پێشێل بکەین، بە گوێرەی یاساکانی ئەم وڵاتە لە خزمەتی ئەو ئازیزانەمان دەبین کە ئێستا لە دیپۆرت سنتەرەکانن و وا بڕیارە بنێردرێنەوە بۆ کوردستان. ئێمە هەوڵی زۆرمان داوە، پەیوەندێکی زۆرمان پێوە کراوە لەلایەن خێزانەکانیانەوە، لەلایەن کەسەکانیانەوە، خوشکوبرەکانیانەوە لێرەیان لە کوردستان. ئەوەی کە لە دەستی ئێمە هاتبێ و لە توانای ئێمەدا هاتبێ ئەوەی کە ڕێنماییمان کردوون بە زووترین کات پارێزەری باشیان بۆ بگرن، کەیسی منداڵەکانیان لەگەڵ کەیسی ئەوە تێکەڵاو بکەن، لەگەڵ کەیسی خێزانەکانیان تێکەڵاوی بکەن و بتوانن ببێت منداڵ و خێزانەکانیان و یان ئەو کەسانیان کەوا لێرن ببێت بە هۆکارێک بۆی ئەو ڕابگیرێت و نەچێتەوە پێی ینی نەیکەن بە هۆکارێک بۆی بێچێتە بۆ کوردستان. و هەروەها لە ڕێگەی چالاکەوان و لە ڕێگەی ڕۆژنامەنووسان و لە ڕێگەی خۆبەخشانی کۆمەڵی کوردی بەریتانیا و ئێمە بەردەوام لە خزمەتی ئەو جۆرە کەسانە بووین و وا بڕیاری شەکا خۆ پێشاندان بکرێت. هەرچەندە من زۆر باوەڕم بەوە نییە ئەگەر عەقدێک لە بینی حکوومەتی هەرێم و حکوومەتی بەریتانیا بوو بێ با خۆ پێشاندان ئەو عەقدە ڕابگیرێت. زۆر ئەستەمە، زۆر زەحمەتە ئەو عەقدە بە خۆ پێشاندان ڕابگیرێ، ئەو عەقدە بە قسەکردن ڕابگیرێ، و هەروە ئەو عەقدە بە گلەیی و ناڕەزایی ڕابگیرێ. ئەمە ئەگەر واژۆی بینی دوو وڵات بێ یا واژۆی بینی دوو حکوومەت بێ بە یەک شت هەڵەوەشێتەوە، ئەویش تەنها ئەوەیەکێک لە حکوومەتەکان یەکێک لە جیهەتێک لەو دوو جیهەتەی کەوا ئیمزایان کردووە پاشگەز ببنەوە لێی. بۆیە ئەگەر حکوومەتی هەرێم ئەوەی کرد بێت دەوێت پاشگەز بێتەوە لەو بڕیاری کە داوێتی بەڕاستی. لەگەڵ ئەوەشدا بەڕێزان ئێمە لەیرە ڕێنمایی تاوەمان کردووە بۆ خەڵکانێک کەوا لە کاتی چاوەڕوانیان بۆ بنێرنەوە بۆ کوردستان، بەڵام لەگەڵ ئەوەشدا ئێمە توانیومانە ڕێنمایی باشیان بکەین ئەو پارێزەرانەی کەوا لەگەڵ ئێمە ئیشەکەن یارمەتی باشیان بن بێ بەرامبەر زۆربیان بێ بەرامبەر یارمەتی باش دراون ڕێنمایی چاکراون و لەگەڵ ئەوەشدا ئازیزان خۆشەویستان پێویستەکە ئەوە بزانین تەلەفۆنێکی زۆرمان بۆ دێ، نامێکی زۆرمان بۆ دێ وەکو کۆمەڵی کوردی بەریتانیا کە هەمیشە لە خزمەت و لە خەمی ڕەوەندی کوردی بەریتانیا بووە، بە تایبەت لەلایەن تازەکانەوە ئەو کەسانی کەوا تازە هاتوونەتە ئەم وڵاتە. ئەمان دەتوانین بڵین خەمی ئەوەیان نەبێت، چونکە بەڕاستی ئەم تازانەی کەوا ئێستا هاتوون حاڵەتی ئەمە لەگەڵ حاڵەتی ئەو وەڕێزانەی کە پێشتر هاتوونەتە ئەم وڵاتە کەیسەکانیان ڕەت کراوەتەوە یان بەعزێکیان کێشەیان هەیە لە بەسەر کێشە گیراوە. بۆ نمونە پریتی پاتێڵ سەرۆکی وەزیری ناوخۆی ئەم وڵاتە لەکێک لە قسەکانی ئەوەیە دەڵێت زۆربەی ئەوانەی کە گردومانە کێشەیان هەیە و بەهۆی کێشەکانیانەی مەدەیانێرینەوە و کەیسەکانیشان داخراون و ماوەیەکی زۆری شەلێرن. بۆیە ئەوان حاڵەتەکانی لەگەڵ حاڵەتە ئازیزە تازانەی کەوا هاتوون جیاوازن و ئەمانەی کەوا تازە هاتوون کەیسی خۆیان تەقدیم کردووە، مەلەفیان زۆربیان کراوەیە و هەروەها هەیوایان هەیە تا ئێستا ئینتەرویو نەکراوە، هیوایە تا ئێستا محکەمە نەکراوە، ئەمانە ناشنا ئەو بابەتەوە و ئەمانە ناشنا ئەو ڕێگایەوە و دەبێت خۆیان زیاتر بپارێزن لە وڵاتە تووشی هیچ کێشە و خراپە و ناڕەحەتیەک نەبن، خۆیان بە تایبەت لە کۆمەڵێک حاڵەت هەیە بپارێزن، بە تایبەت لە مەسائیلی قاچاق و مەسائیلی شتی خراپ لە وڵاتە بپارێزن. بۆیە بەڕاستی ئەم وڵاتە ئێمەی داڵ دەداوە،
خەڵکێکی زۆر هاتوۆتە ئێرە یارمەتی داوە ڕێزی لێگرتووە باوشی بۆ کردوتەوە خانووی دەداتێ موچەی دەداتێ مەعاش شتێکی بۆ کردووی لێ تۆش هەوڵدا بە وەفا بە بەرامبەر بە وڵاتە بەچی بەوەی کە خراپە مەکە خیانەتی لێ مەکە دزی لێ مەکە فێڵی لێ مەکە و هەروەها چاوەڕوان بە تا ئەوەی کە وەڵامت دەداتێ کە وەڵامەکەشت جوابەکەشت بۆ هات ئەو کات بتوانە بە شێوازێکی یاسایی بۆ خۆتکاری خۆت بکە هەم ڕێز لەم وڵاتە بگرە هەم ڕێز لە خۆتم لە کەس و کاریشت بگرە لەگەڵ ئەوەشدا ئازیزان خۆشەویستان بەڕاستی ئێمە پێویستەکان ئەوە بڵێن کە ئەم دیاردەیەکەوە ئێستا هەیە دیاردەیەکی تازە نییە خەڵک لێی بتۆقێت دیاردەیەکە لەوەتەی ئەم وڵاتە باڵێن ئەوانەی کە لە دەرەوە دێن بۆ ئێرە و پەنابەرن و داوای مافی پەنابەریەکەن ئەم حاڵەتیان هەر لەگەڵ هاتووە سیرەکەی ئەو کەسانەی کەوا کەسەکانیان ڕەفز وەرگرتووە لە ئەنتەرویوە ڕەفزی وەرگرتووە دواتر لە حاڵەتەکانی ترە لە محکەمە یەکەم و دووەمە ڕەفزی وەرگرتووە کەیسەکەی داخراوە ڕاستی ئەو کەسانە دەبێت لە خۆیان بترسن ئەو کەسانە دەبێت چاوەڕوانی ئەو کەم ڕۆژێک ئاوا بیان گرن بۆچی بۆی بتوانن هەوڵی جدی بن بەڕێگەی پارێزەرەکانیانەوە کەیسەکانیان بکەنەوە جارێکی تر داوای مافی پەنابەری بکەنەوە بۆی تووشی ئەم حاڵەتەی ئێستا نەبن هەوڵی جدی بن بۆ ئەوەی کە بتوانن بە شێوازێکی یاسایی بە شێوازێکی تەندروست کە لە وڵاتە خۆیان بەباشی هەموو ڕێنمایەکانیان داناوە پارەی پارێزەرەکانیشتان بۆ دەدەن بڕۆن فرێش کڵێم بکەنەوە بڕۆن بۆی کەیسەکانتان دانەخرێت چکە کەیسەکەت داخرا واتە هیچ ئەمەلێکت نەماوەتەوە لەم وڵاتە ئەوەی کە چاوەڕوان دەکا هەر ئەو حاڵەتانەیەکەوە هەیە بەداخەوەکەم حاڵەتە دەڵێ ئێمە داوا ئەەکەین لە عزیزان و خۆشەویستانمان لەم وڵاتەن قەت خۆیان بە هەڵواسراوی مەیەڵنەوە ئیهمالی کەیسەکانیان نەکەن بەردەوام بە لەسەر کەیسەکانیان بە ڕاست و دروستی لێ بڕۆنە پێش بۆی تووشیان لەو حاڵەتانە نەبن لەگەڵ ئەوەشدا بەڕێزان ئەم دیسان دووبارەیەکەینەوە ئێمە وەکو کۆمەڵی کوردی بەریتانیا لەماوەی ئەم چەند ڕۆژەی ڕابردوو کە دیسان ئەم هەڵایە دروست بووە کۆمەڵێک کورد گیراوە دڵنیاتان دەکەین کە پاڵپشت و پشتیوانێکی یاسایی بە شێوەیە بە گوێرەی یاسا پاڵپشت و پشتیوانێکی باشیان دەبین و ئومێدەکەین ئینشاءڵڵا خۆی تەبارەک و تەعالا هەموو کارێکیان بۆ ئاسانکە ئەوانی جارێکی تر بگەڕێنەوە ناو کەسب و کار و ماڵ و منداڵی خۆیان لە وڵاتی بەریتانیا و بشتوانن مافی یاسایی و پەنابەری خۆیان لە وڵاتیان وەربگرن ئەوکام لەخوای پەروەردگار جارێکی تر یارمەتی دەریان بێت وەسەلام عەلەیکم وەڕەحمەتوڵڵاهی وبەرەکاتوه